دیارە یادنامەی نەبەست لە ئێستاە کە پرۆژێکی هاوبەشی کتێبخانەی ڕۆمان و ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەزە تایە بیرەوەری نامەی ئەو ڕۆژانەی جارێکی دیناگەڕێنەوە وا باسنامە و بەسەرهاتەکان و ڕۆژانی ئاواری لە سویسرایی مامۆسا جەمال نەبەزە کە لە دووتێی سێ کتێبە دیارم پرۆژەیە هاوبەشە و کۆمەڵێک لە نووسەران و لە کەسایەتە دیارەکان توانیوانە کاری لەسەر بکەن میوانیم ئێوارێن بەڕێز جەمال نووریە کە بەڕێزیان یەکێکن لەو کەسایەتیانی کە توانیوانە بەشێک لەم یادەوەری و لەم یادگاریانە کۆبکەنەوە و هەماهنگ بکەن بۆ نووسینەوەی تەواوی ئەم سێ کتێب بۆم پرۆژە تایبەتە مامۆساگیان سڵاو لەبێ زۆر بەخێربێ سپاس بۆ تۆ باسێک لە بیرۆکەی دووبارە کۆکردنەوەی بەشێک لە یادەوەری و لە ژیانی تایبەت و ژیانی ئەدەبی و هەروەها ژیانی مامۆستای مامۆسا جەمال نەبەست بکەین ئەمە بۆ چیە گەڕێتەوە و چۆن ئەم هەوڵەتان دەست پێ کرد بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی تەلەڤیزیۆن سات و سپاس بۆ جەنابەت لە سەرەتادا بەر لە وەفاتی مامۆستا جەمال نەبەست لە نزیکەوە هاوڕێی خۆشەویستم کاک دەوەن معروف لێرەوە سڵاو و ڕێزمەیە بووی بیرۆکەیەوە هاتە ئاراوە کە مامۆسا داوای لێکرده بوو کە ئەو کتێبانەی کاتی خۆی لە ساڵانی بڵێن 2012 و لە 2010 و ئەمانە چاپ کراون بە چاپێکی شێوازێکین بۆ ینی بڵێن پێشکەوتو نەبووە توانین جارێککە چاپیکەینەوە ئەوە بوو دوای دروستبوونی ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەست توانیمان بە شێوەیەکی فەرمی ناو حکومەتی هەرێمی کوردستانە وڵاتی ڕسمی وەرگین دوای ئەوەی دەستمان کرد بە پرۆژەکان یەکەم پرۆژەمان ئەوە بووە کە بتوانین قەڵەمی زێڕینی جەمال نەبەست بۆ یەکێک لە کەڵانی نووسەرەکانی کورد کە لە ژیانە مابێت ساڵی پار ئەوە بوو جەلیلی جەلیلی یەکێ بوو لەو قەڵەمە گەورانی کورد لە ڤێنە خەڵاتەکەی وەرگرت و ئیم ساڵیش کە دێت لە 2012دا خەڵاتی شکار خەڵاتی قەڵەمی زێڕین جەمال نەبەست دەدرێ بە نووسەرێکی تر ئەم پرۆژەی یادنامەی نەبەزیش خۆی لە سێ کتێبە ئەبینێتەوە کتێبەکان لێ دەرکە مامۆسا کەیەکێک باسییانکەین ئەمەیان بیرەوەری نامەی ئەو ڕۆژانەی جارێکی دی ناکەڕێنەوە دیارە ئەمە بێگومان ئەمە بیرەوەری مامۆسا خۆیەتی بەتەئکیدەوە لە مناڵیوێتیایەتی تاک و گەورەبوون ینی لە 1940 1970 ئەمە تایبەت بە ژیانی خۆی ئەمە دیارە باسنامە و بەسەرهاتەکان ئەمە لەوە چێت کۆمەڵێک لە جگە لە خۆی بەشێک لە کارکتەرەکانی تریش کە ناسیونی لەگەڵیا بەتەئکیدەوە کۆمەڵێ بابەتی ڕۆژنامەوانی لە خۆیەگرێت کۆمەڵێ بابەتی سیاسی فەرهەنگیی تایە بازنامە بەسەرهاتن ڕۆژانی ئاواریم لە سویسرا دیارە ئەمەش تایبەتە بە ژیانی تایبەتی خۆی و ڕۆژانی لەو ڕۆژەوە دەست پێ دەکات کە ئەگاتە سویسرا لەوێ فەتێکی زەمەنی کەم لە سویسرا بێت دوای ئەچێتە ئەڵمانە جێگیرە بێت بەڵام لێکەم ڕۆژێەوە کە لە سویسرا بێت لەگەڵ پرۆفیسۆر ڕۆشنا بەدرخانە یەکتی ئەبینن دوای ئەوە دەمەتەقی و دالۆکانی لێوە دەست پێکات تا ئەو دەقەی کە ئەچێتە ئەڵمانیاوە مامۆستا بێگومان لە ساڵی 1960 مامۆستا جەمال نەبەست ئەچێتە ئەڵمانیاوە دواتر لە دوای کۆچی دوایشی لە تاراوگە ئەنێژرێت دواتر ئەهێنرێتەوە زۆر ڕاستە باشە پێم خۆشە بزانم ئەم کتێبانە لە دەستنووسەکانی خۆیەوە ئێوە وەرتانگرتن بە دووادار چونتان بۆکردن یاخود ئەم کتێبانە خۆیان تۆمار کراون واتە نووسراونەتەوە بەم شێوەیە چاپ کراون و دواتر ئێوە جارێکی تر کارتان لەسەر کردێتەوە بزانم دەستی شەمامووی ئەم سێ کتێبە وەکو باسم کرد پێشووتر چاپ کرا بوو بەڵام چاپەکەی چاپێکی ئەوتۆ نەبوو یانی بەڕاستی مامۆستا خۆشی داوای ئەوەی کرد کە جارێککە چاپرێتەوە بەڵام ئەوە بوو خۆی ئەم بەرهەمی نەبینی بەڕاستی کاکدەوەن معروف هیلاک بوو پێوەی و پاشەوەی کە ڕێکخراوەکەمان دروست کرد یەکەم ئیشی ئێمە ئەم سێ کتێبە بووە کە بە چاپ گەیشتووە ئەمە یەکەم کاری ڕێکخراوەکە بڵێ وە کاری ئایندەشمان لەسەر زمانەوانی دەبێت دواتر لەسەر بواری سیاسیەکانی اینجا بوارەکانی تی وەکو بابەتی زانستیەکانی ئەمانە هەمووی لە پرۆژەکان کۆبەرهەمەکانی مامۆستا جەمال نەبەست دەبێت بەڵێ مامۆستا جەمال ویستم پرسیاری ئەو بکەم بڵێم تەنها ئەم سێ کتێبە بەسە بۆ نووسینەوەی بەشێک لە ژیانی مامۆستای و ژیانی تایبەت و بەشێک لە یادەوەری و بیرەوەرەکانی مامۆستا جەمال نەبەست یاخود ئەم پرۆژەیە بەردەوامی ئەبێت و ئێوە سوود لە چی وەرئەگرن بۆ کۆکردنەوەی ئەم هەموو بابەتە تایبەتانەی پێوەست بە ژیانی مامۆستا جەمال نەبەست ئێمە یەکەم بەرهەمی مامۆستا دەبێت و بە بەردەوام هەموو ساڵێک بەرهەمەکانی کە خۆی لە 8 کتێبە ئەبینێتەوە هەر ساڵە و مەجموعە کتێبی بە چاپەگەێنین
و ئەوەی کە سەرقاڵیشمانەکات مامۆستا جەمال نەبەز خۆی زەخیرەیەکی گەورەی فەرهەنگی و وێنەیی و مێژووی تایە ئەگەر بێت و لە ئایندەدا کە لە مانگی 12دا ئەو مۆزەخانەیە کرێتەوە کتێبخانەیەکی زۆر گەورە و بەبڕشتە بەڕاستی کتێبی وا و هەتا تەنانەت نامەی وای تیا لە ساڵانی چلەکانەوە کە بۆ مامۆستا حلمی عەلی شەریف وەکو خۆی ماوەتەوە خەتەکەی کە بە دەستنووسی خۆی لە بەغاوە کە نامی نردوو مامۆستا جەمال نەبەز ئێمە سوود لەوانە وەرەگرین و خەتی خۆشیمان لایە و ئەو کتێبانەشی کە چاپ کراون جارێکەوە کۆمانە چاپیەکەینەوە چی گۆڕانکاری زمانەوانی تیا ناکەین چکە مامۆستا زمانێکی تایبەت بەخۆی هەبووە بەڕاستی ئەو پرسیارم هەبوو مامۆستا ویستم بڵێم هەر بەرهەمێکی مامۆستا جەمال نەبەز ئێوە دووبارەکە چاکی ئەکەن دیارە هەم بە دیزایانی تایبەت و بە شێوازێک کە لە فەوتان بپارێزرێت بگومان ئێوە کاری لەسەرەکەنەوە هیچ نووسینێک بە بڵین لەلایەن نووسەرانی ترەوەکە بۆ ئەم کتێبە زیاد بکرێت هیچ بابەتێک هەیە کە بفەوتێت ئێوە دووەدادا چۆنی بۆ بکەن ئەمانە چۆن کاری لەسەرەکەن ئێمە ئەو شانەی کە لای مامۆستا جەمال نەبەز لای ئێمە پارێزراوە تا ئێستا لای دادەنی ئەمە کە خوشی چوشی مامۆستا جەمال نەبەز بووە هەمیشە خەمخۆری ئەو برایی بووە و ئەو ئەرشیفە دەوڵەمەندی کە ئێساش ماوە لەلای دادەنیعمەتە و لای ڕێکخراوەکەشا وجودی هەیە و ئێمە بە وردی ئەو پرۆژەی کە بمانێ بۆ ئیمساڵ ئیشی تیا بکەین کۆبوونەوەی گشتی ڕێکخراوەکە بکرێت و ئەو پرۆژەی کە دەستمانەوەیە بۆ نمونە ئیش لەسەر نامەکانی مامۆستا جەمال نەبەز بکەین یەک نامە نییە تەنەها نامەی تایە بەڵام تەوەری سەرەکی نامەکان خۆی لە چیا بینێتەوە ئێمە دەستنیشانی واکەین زۆر چاکە تا چەند کۆکردنەوەی ئەم بابەتانە گرنگە بۆ یەکێک لە مامۆستا و لە نووسەرە هەرە دیارەکانی نێودنیای ئەدەبیاتی کوردی و تا چەند لە ئایندەشا ئەم پرۆژانی ئێوە مامۆستا جەمال ئەتوانێت سوودی لەوەربێت لەلایەن خوێندکارانی زانکۆ لەلایەن ناوەندە ئەکادیمیەکانەوە کە لانی کەم بۆ چەندین توێژینەوە بۆ چەندین بابەتی تر کە بتوانن خوێندکاران بەم کوالیتیە باشە سوودی لەوەربگرن ڕاستی مامۆستا جەمال نەبەز ئەگەر بە جدی ئێمە قسەی لەسەر بکەین و خوێندنەوەیەکی واقعیانەی زانستانی بۆ بکەین مامۆستا جەمال نەبەز لە ناو کووردا یەکێکە لەو بیرمەندە گەورانەی کورد کە لەو قەناعەتامە بە کوشانازی بە پیاوە و بیرمەندێکی وا گەورە بکات چکە لەو ڕۆژەوەی ئەم پیاوە دەستیاوەتە نووسین بە خوێندنەوە لە هەتا لە کاری وەزیفی کە ئیشی پێدراوەکو مامۆسایەک هەمی ئەم پیاوە ئەوە بووە کە قەزیەی کورد لەو شوێنەی کە ئیشی تیاکات بە مەحفەلی نێودەوڵەتی و هەتا ناوخۆیەکانی بگەێنێت بۆ نمونە لە مەکتەبێکە کە کاری کردبێت هەمی ئەوە چی بووە خەمی خواردەوە بۆی کە هاوڵات خوێندکارێکی کورد لە قۆناغی متەوەسەدا دەسەواژەی بیرکاری ئەم توانیوێتی خۆی قاڵ بکە بۆی کە چۆن کاراسانی بکە بۆ خوێندکارێکی کورد لەو هێمە فیزیاوی زانستیانە تێبگات و ئەو کارەشی کردووە ئەمە یەک دوو لە بواری وەرجێڕانە مامۆستا گرنگیشی گەورەی داوا بۆ زانیوێتی یەکێ لە گرفتە ئەساسیەکانی کورد کە لە بواری فەرهەنگیە لە بواری ئەدەبیە کە نەیتوانیوە بگاتە مەحفەلە نێودەوڵەتیەکان مەسەلەی وەرجێڕان بووە دەنا وەکو مامۆستا شێرکۆبێکە زیان ئەو شاعیرانەی پێشووتر گۆرانی نەمر ئەگەر باتایە و چەندەها قەڵەمی گەورەی وەکو مامۆستا جەمال هەبوایە ئیشان لەسەرەوە بکردە کاری وەرجێڕان بکەن بۆی کە ئەم دەنگە ئەدەبیانە بگاتە هەموو وڵاتانی دنیا جەمال نەبەزیشە بۆ لەوانە بەڕاستی تا ئەو دەقەی کە توانیوێتی ئەوەی پی کرابێت درێغی نەکردووە دەنگی کوردی بە هەموو شوێنە گیانووە یەکێ لەو قەڵەمە گەورانەش بووە تەنانەت لە هەر جەریدەیەکە لە کاتی خۆیان کە نووسیبێتی بۆ نەکبەتی کورد ئەو جەریدە داخراوە بۆ قەڵەمەکەی ئەو نەبە بەرز بووە ئەوە بەهێز بووە ئەوە تێزی فکری و فەلسەفی و نەتەوەی تیا بووە دوژمنانی لیتر ساوم بەڕاستی هەتا یەکێ لەو نامانی کە ئەو کتێبانەی کە پێشکەشی مامۆستا پێشکەشی جەمال عەبدولناسیری کات لە 1950 لە ڕێی ڕۆشنا بەدرخانەوە کە بیگەێنێتە دەستی ئەو کتێبە کە بە ناوی کفاح الأکراد کفاح الأکراد ئەگات دەست جەمال عەبدولناسر و داوا لە عەزیز شەریفەکە کە یەکێکە لە ناسیاوەکانی جەمال عەبدولناسر ڕۆشنا بەدرخان پێڵێت ئەڵێ پاژەوەی کە کتێبەکە تەسلیمی جەمال عەبدولناسرەکەیت داوایەکەم لێت هەیە کە بتوانیت ئەم لە ناو رادیۆی قاهرە بەشی کوردی دامبرێت
داشەنجێت یعنی لەسەر قسەکەی مامۆستا جەمال نەبەز لە ساڵ 1950 ئێرانیەکان چاو لەو قاهیراکەن ڕادیۆی بەشی کوردیەکەنەوە لە ئێرانە لە عێراقیشا گۆڤاری کوردی و ڕۆژنامەی کوردیوانە لە دوای ئەوە دەست پێکات یعنی مامۆستا تۆ بۆ ئیتیجاهی ئیشی کردووە یعنی بی لۆ کردوێتەوە کە لە قاهرە مادەم قاهرە کسەخۆیەکی عەرەبی و نێودەوڵەتی حسابی بۆ کات با بەشی کوردی ڕادیۆی قاهرە هەبێت مامۆستاگیان ئەگەر پێمان بڵێ ئەم کتێبە سبەینێ لەکوێ و کاتژمێر چەند لە ڕەوەسمێکە بێگومان بڵاوەکرێتەوە ئەم کۆبەرهەمەی مامۆستا جەمال نەبەز سبەینێ کاتژمێر 3:30 لە هۆڵی ئەندێشە کە هینی کتێبخانەیەکی گشتیە لەوێ مەراسمێکی شکۆداری بۆ دەکەین و کەموو ئامادەبووان و هاوڕێیان سەرپشکن بۆ ئامادەبوونیان و سوبینیان لە بەرەمەکانی مامۆستا جەمال نەبەز. سپاس بۆ بەڕێز مامۆستا جەمال نووری سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز و نووسەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوو بۆ هیوای بەردەوامی و کاری باش و کاری جوان مامۆستاگیان دووبارە بەخێر بێت.